پەیامیی ڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە و ئەڵێت هەرێمی کوردستان چەند شەوێکی ناخۆشی بەڕێکردو لە چەند ڕۆژی ڕابردووشە لەسەر ئاستی باڵا هەموو هەوڵەت دیپلۆماسیەکانیان خستۆتە گەڕ لەگەڵ سەرکردەکانی ئێران، ئەمریکا و تورکیا گفتوگۆیان کردووە بۆ پاراستنی کوردستان لە ڕەوشی ناوچەکە. سەرۆک بافڵ ئەڵێت چاوەڕوانی شین لە دوای قسەکانی ترەمپ و پزیشکیان ئاڵۆزیەکان لە هەرێمی کوردستان دوور بخرێنەوە. سەرۆک بافڵ ئاماژەی بەوە کردووە ناوی هەنێک کەس و لایەنیان یاوەتە بەغا کە هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان. چاوەڕوانن بەغا ڕێکاری پێویست بگرێتە بەر، بەڵام ئەگەر ڕێکاری پێویست نەگیرێتە بەر بۆیان مامەڵەی لەگەڵاکەن. سەرۆکی پارتی ئەڵێت گەلی کوردستان هیچ کات لەگەڵ شەڕا نەبووە، بەڵام ئەگەر شەڕی بەسەرا پسەپێنرێت بەرگری لە خۆیەکات. دوابەدوای هێرشەکانی شەوی ڕابردوو بەسەر هەولێر، مسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت هەندێک گروپ و لایەن لە ژێرناوی مقاومە و بە بیانووی بێبنەما ڕێگە بە خۆیانەیەن پەلاماری شوێنی مەدەنی و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و بنکە و بارەگاکانی پێشمەرگە بن. ئەوەش شەڕفرۆشتن و دەستدرێژیەکی ئاشکرایە بۆ سەر مافی هاوڵاتیان و سەقامگیری و ئاسایشی هەرێمی کوردستان. جەختیشی کردوتەوە دان بەخۆ داگرتن سنووری هەیە و پێشمەرگە هەرگیز زوڵم و زۆری لە هیچ لایەنێ قوبوڵ نەکردووە. داواشەکات ئەو شەڕفرۆشتن و تێکدانی سەقامگیریەی هەرێمی کوردستان بەردەوام نەبێت. داواشی لە حکوومەت و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لایەنە سیاسیەکان بە تایبەتی چوارچێوەی هەماهەنگی کردووە هەڵوێستی جددیان هەبێت و سنوورێک بۆ ئەو دەستدرێژیانەدا بنێن، چونکە بەردەوامبوونی ئەو شەڕفرۆشتنە دەرەنجامی خراپی لێکەوێتەوە. لە دوای هێرشەکانی شەوی ڕابردوو بۆ سەر سلێمانی و هەولێر، هاوڵاتیان داوای یەکڕێزی و یەکدەنگی کورد دەکەن و ئەڵێن ئەبێ کورد لەم ڕەوشەیە بێلایەن و یەک گرتوو بێت. وەڵی بەڕاستی شەوی ڕابردوو شەوێکی ناخۆش بوو بۆ خەڵکی سلێمانی کوردستانی. هیوادارم کورد لەم دۆخەیە دوور بێ لە زەرەر و زیان، ینی زەرەر و زیان نەگا بە شاری سلێمانی و شارەکانی تریش. ئیتر ئەمە شەڕێکە و ڕوبەڕووی خەڵک بۆ تۆ، بەڵام من پێم وایە گەر کورد لەم شەڕایە پارێزبەندی بکات زۆر باشترە، بۆەوەی خۆ دەزانێ ئێمە بە درێژایی چەندین ساڵ خەبات و شۆڕش شەهیدماندا و چەندین ناخۆشیمان بینیوە. هیوادارم ئەم جارە لەم شەڕە کورد لەم ناخۆشیانە دەربازی بێ و زەرەری پێ نەکات. ئەم مەسەلەی درۆنە هیچی لەگەڵا ناودرێت، کابرانە ماڵی خۆی نازانێت کوێ دەنژێ، ترسی کردووە مناڵ ئافرەت، یعنی بەگشتی وەزعێکی زۆر ناخۆشە و سێش ئێڵێمەوە هەموو کاتێ ئەبێت چارەسەرێ بدۆزرێتەوە، یعنی ئەبێ کورد سەرکردایەتی کورد بڕیاری خۆی بە. ئەم وەتەنە هەموارە ڕووی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە، کاریگەریەکیشی لەسەر هەرێمی کوردستانەیە. هیوادارین هەرێمی کوردستان نەکەوێتە ژێر کاریگەری هیچ دەوڵەتێکەوە، ینی وەکو بێتەرەفی خۆی بێلایەنی خۆی بۆ ئەم هێرشانە ڕابگرێ، ینی لایەنگری هیچ دەوڵەتێک نەکات. ئەبینین ینی زۆربەی شتەکان ئەیانەوێ قەزیەکە بە کورد ساق بکەنەوە. شەڕ دەمارە نەهامواریە، لە شەڕ هەبێ ئاسوودەی لە وڵاتان نامێنێ. ئێمەش بە سفەتێکی وڵاتێک لە وڵاتانە دراوسێمانن، تەمان تۆ بتوێنێتێ پرشکی هەربەرەکەوێ. بەڵام هیوادارم لە ئایندێشی نزیکا ئینشەڵا ئەم شەڕە بوەستێ. وەفدێکی وەزارەتی ناوخۆی عێراق سەردانی کەرکووکی کردو لەگەڵ ڕێبوار تەها پارێزگاری کەرکووک و سەرۆکی لیژنەی باڵای ئەمنی پارێزگاکە کۆبوونەوە و جەخت کرایەوە لەسەر چڕکردنەوەی هەوڵە هاوبەشەکان و هەماهەنگی نێوان وەزارەتی ناوخۆی عێراق و ئیداری کەرکووک بۆ پاراستنی ڕەوشی ئەمنی پارێزگاکە. پارێزگاری کەرکووک ئەڵێت بە وردی چاودێری ڕەوشی ئەمنیەکەن و هەموو هەوڵێکەیەن بۆ پاراستنی ڕەوشی پارێزگاکە. وەفدەکەی وەزارەتی ناوخۆی عێراق ماوەی 3 ڕۆژ لە کەرکووک کەمێنێتەوە و چاودێری کارەکانی دەستگا هەواڵگری و سەربازیەکانەکات.
وەفدەی وەزارەتی ناوخۆ وەفدێکە لەسەر فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق هاتووە بۆ کەرکووک و بۆ شارەکانی تری ڕۆشتوون. ئەم وەفدە 3 ڕۆژ لە کەرکووک ئەمێننەوە بۆ ئەوەی چاودێری ئیشوکارەکانی کەرکووک بکەن لەم دۆخەی کە ئەمڕۆکە عێراق و وڵاتانی دەوروبەرتیدا کەوتون بۆ ئەوەی تووشی کارەساتێک نەبین و خۆ ئامادەکردنێک بۆ هەر ئەگەرێک لە خوا نەخواستە ئەگەر بێت و بێتە دی لەم منتیقەیە. وەفدەکە وەفدێکی وەزاریە و بە فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق هاتوونەتە کەرکووک و بۆ شارەکان تری عێراق شاتون بۆ ماوەی 3 ڕۆژدای ئێمە دەبن کە چاودێری ئیشوکارەکانی تایبەت بە دەستگا ئەمنی و استخباراتی و عسکەریەکان دەکەن. لەسەر ڕەوشی ئێستای ناوچەکە و ئامادەکاری بۆ هەر ئەگەرێکی کتوپڕ لەگەڵ لێپرسرا و نوێنەری لایەنە سیاسیەکانی کفری کۆبوونەوە کراوە. سایر علی قایمقامی کفری ئەڵێت مەبەست لە کۆبوونەوەکە جەختکردنەوە بووە لەسەر یەکڕێزی نێوان لایەنەکان و پاراستنی سەقامگیری ئەمنی و کۆمەڵایەتی بەو پێی هاوسنووری ناوچەکانی ژێردەسەڵاتی عێراقە. ئێمە لە ئەمڕۆ لە دیوانی قایمقامەتی قەزای کفری کۆبوونەوەیەکمان ئەمجاددا لەگەڵ هێزە سیاسیەکانی شاری کفری و ئەمە یەکەم کۆبوونەوە بوو. ئێمە پێشتر کۆبوونەوەمان کرد لەگەڵ هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان و زائیدەن لیژنە هاوبەشەکان و ئەمڕۆ درێژە پێدەری ئەو کۆبنەوە بوو بەڕاستی کە ئێمە ئامانجمان لەم کۆبنەوە کە هەموو هێزە سیاسیەکانی شاری کفری کۆ بکەینەوە بۆ هەماهەنگی بۆ گفتوگۆ لەسەر وەزعی ئەمنی شار و لەسەر وەزعی هەندێک تایبەتمەندی کە لە ئیعلام تەنسیقێکمان هەبێ کە ئێمە بە هەمومانەوە یەکڕیز بین و لە ژنەیەکی باڵامان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتێکی نەخوازرا و لە هەرێمی کوردستان یان لە شاری کفری لەبەرەوە شاری کفری شارێکی سنووریە و سنوورمان هەیە لەگەڵ هێزەکانی عێراق بە شێوەیەکی گشتی. پێویستەکە هەمومان هەماهەنگ بین، پێویستەکە هەمومان ئاگامان لە یەک بێ و هەمومانش بەرەیەکمان هەبێ. پارێزگاری هەڵەبجە ئەڵێت سەرەڕای هێرشە درۆنی و موشەکیەکانی ڕۆژانی ڕابردوو ڕەوشی پارێزگاکە ئاساییە. نوخشەناسیح پارێزگاری هەڵەبجە لە لێدوانێکی تایبەتە قسەی بۆ کورسات نیوز کردو ئەڵێت ڕەوشی ئاساییشی هەڵەبجە بە تەواوی پارێزراوە و لە ئێستاە هیچ کێشەیەکی ئەمنی لە ناوچەکەیان نییە. داواشی لە میدیاکان کرد هاوکار بن بۆ پاراستنی ئارامی هاوڵاتیان. بە هاونیشتمانەڵین هەموو بارودۆخەکە جێگیرە بەس داواکارین لە ڕاگەاندکارە بەڕێزەکان بەڕاستی ڕووماڵی کۆمەڵێک بابەت نەکەن هەر دوێنێ شەوی ژێمە لایەن وەزارەتی ناوخۆ دەستگای میدیا و زانیاری بڵاوی کردوێتەوە و ئێمەش لە پارێزگارەکان بڵاومان کردوێتەوە کە کۆمەڵێک ڕووماڵ نەگونجاوە بۆ خێزان، نەگونجاوە بۆ منداڵ، نەگونجاوە بۆ بە ئەم بارودۆخە واتە تەنها زەرەری هەیە. بۆیە هیوادارین ڕای بگرن بە شێوەیەکی گشتی ڕووماڵ زەرورە بەڵام ترس خستنە ناو دڵی خەڵکەوە بەڕاستی گونجاو نییە و هیوادارین لایەنە پەیوەندیدارەکانیش و ئێمە ژۆکویداری پارێزگای هەڵەبجە پێشەوەی حکومەت ڕاگەیانراوە کە بڵاوکاتەوە بۆ ڕاگەیاندکارەکانی خۆمان داوامان لێکردن کە سنووری ئێمە ئارامە با تێک نەچێ. هیوادارین هەموو کوردستانیش ئارامی و پارێزراو بێت. جەنگی ئێران و دروستبوونی ئاڵۆزی لە ناوچەکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نرخی سوتەمەنی لە هەولێر دروست کردووە. 1 لیتر غاز بەرز بۆتەوە بۆ 800 تا 850 دینار. عەبدوڵڵا تەنورە سەرۆکی ئەنجومەنی سوتەمەنی هەولێر ئەڵێت نرخی غاز لە چەند ڕۆژێکی کەمە 2 ئەوەنە بەرز بۆتەوە. ئەوەش بەرگرانی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. تاکید جەنگ هەبی لە هەر شوێنێکی دنیا تەسیرەتی بازار و جموجۆڵ و تەسیرەتی لەسەر هەموو شتێک دەکاتن. یعنی ئەوە شتێکی دیارە. لێرەش لە بازاری سوتەمەنی لەو ڕۆژەی جەنگ دەست پێکردیا بەرزوو نزمی هەبووە لێرە لەوێ کەمی زۆر وەختێک مەوادی کە لە ئێران داهات ئەو شتانەی سوتەمەنی کە لە ئێران دەهات بڕەگرام بوو دوای هاتەوە خوارێ وردەوردا ئەو مەوادن لە جنوبی ژلی ئەوانیش باشن. ئێستا بەعام شتەکان باشە بەس ئەوەی کە گرام بۆ بەرچاوە دیارە بەس غازە ئەزێتر غازە چکە نەفت و بەنزینی ئەو شتانە تقریبا هاتۆ دۆخی خۆی شێوتۆی فەرق نەکردیە. باشە ڕۆژانە بازارەکە تقریبا ئەوڕۆ لەگە دونێ فەرقی کردا بەزی بڕێک. غاز پێشتر بێتاتە قسووری ئێستا تا 8 دینارە یعنی فەرقی کردیا لتری ئا زۆری فەرق غازەکە بەڵام بەنزین و گازەکە ناباشە. ینی بەتاکید ئەوە چکە جەنگە خۆشە نەزانن ینی قەسەف دەکرێتن و ئەوانە شەڕێکی گەورەشە تو ئێران لەگەر ئەمریکای تەسیرەتی دەوروبەری خۆی هەموو هەیە سووریای عێراق تورکیایە معام ینی وەزعەکان بەس ئێرە باشن یا تەعەدەک زۆر باشن لە خوای بەزیادبی. باسی هەفتەیەک لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران لەلایەک بەرەی ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی ترتان بۆ ئەکەم کە ئەم جەنگە چی کردو و چی تیا بەکارهێنراوە لە ئێرانە.
فەرماندەی ناوەندی ئەمریکا کە بە سێنتکۆم ناسراوە ئەڵێت لە 28 دووەوە زیاد لە 3000 پێگەی ئێرانمان بردومان کردووە. 28 دووە تا ئێستا زیاد لە 3000 پێگەی ئێران بردومان کراوە. سێنتکۆم بەردەوام ئاڵێت لە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکایە 43 کەشتی ئێران لە ناو براون. یعنی ئەمە ڕێژەیەکی زۆرە بۆ هێزی دەریاوانی ئەمریکا کە 43 کەشتیە و لە ناو براون. لە یەکەم ڕۆژی جەنگی شۆ تا ئێستا تاران 2700 موشک و درۆنی هەڵداوە. 2700 موشک و درۆن عێراقی گرتوتەوە، لوبنانی گرتوتەوە، ئیماراتی گرتوتەوە، بەحرینی گرتوتەوە، ئەم ناوچەی هەمووی گرتوتەوە. زۆرینەی درۆنەکانی ئێران کە لەم هەفتەیە هەڵدراون شاهید 136 بوون. ئەمانەشیان دیاری کردووە سێنتکۆم کە ئەم هەفتەیە چ جۆرە درۆنێک هەڵدراوە لە ئێرانەوە. نرخی هەر درۆنێک لە درۆنەکانی ئێران لە 20,000 دلار بۆ 50,000 دلارە. درۆنەکانی ئێران لە 20,000 و 50,000 دلارە یەک درۆنیان. نرخی موشەکە بالیستیەکانی ئێران لە سەدان هەزارەوە بۆ ملیۆنان دلارە. ئەمە جیاوازیەکی زۆرە. درۆنەکانی هەرزان، بەڵام موشەکەەکانی هەرزانی تیا زۆر گرانیشی تایە. تا ئێستا زیانە مادیەکانی ئێران بە وردی نازانرێت. ئەمە سێنتکۆمە باسیەکات. بڵێ ئێران زیانی پێگەشتووە، بەڵام تا ئێستا بە وردی نازانرێت ئەم زیانانە چەندن. زیانە مادیەکانی ئەمریکا لە ماوەی ئەم هەفتەیە بە زیاد لە 6 ملیارد دلار مەزەندەکراوە. ئەمە ڕقمێکی ئاسایی نییە، ژمارەیەکی ئاسایی نییە. 6 ملیارد دلار کە یەک هەفتە بەر ئەمریکا کەوت بێت. ئامارە ناڕستمیەکانتان بۆ باسەکەم تا ئێستا زیاد لە 1300 کەس لە ئێران کوژراون. ئەمە بە کوردیەکەی کۆکراوەی هەفتەیەکی جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران لەلایەک، ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی تر بوو. بلومبرگ لە راپۆرتێکە ئاشکرای کردووە بەهۆی پێشهاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران و داخستنی گەروی هورموز، عێراق بەرهەمهێنانی نەوتی بەڕێ کە 1.8 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمەهێنێت لە کاتێکا بەر لە هەڵگیرسانی شەڕ لە ناوچەکە ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن پوینت 3 بەرمیل نەوتی بە ئاژانسی بلومبرگ باسی لەوە کردووە بەهۆی شەڕی دژی ئێرانەوە ژمارەی کەشتیە نەوتەڵگرەکان بە کەندا و بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و ئۆمکردنی نەوتیش لە بەشێکی زۆری بۆریەکانی گواستنەوە لە ناوچەکە ڕاگیراوە. لێپرساوێکی باڵای ئێران ئەڵێت کورد ژیر بوون و بە قسەی ئەمریکا فریویان نەخوارد بۆ دابەشکردنی ئێران، چونکە کورد متمانەی بە ئەمریکا دەکردووە. علی لاریجانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمە این تحمیلی است که آمریکایی‌ها کردن. ئەمریکیەکان ویستیان پێکهاتە نەتەوەیەکانی دژی دەسەڵات و حکومت هان بدەن و بیری دابشکاری دروست بکەن. ئەمریکیەکان لەگەڵ کوردەکان گفتوگۆیان کرد بۆ ئەوەی هانیان بدەن. ئەوان بێ ئاگابوون لەوەی کە کوردەکان پێکهاتەیەکی ڕەسەنی ئێرانن. ڕەنگە هەندێک ناکۆکیش هەبێت، بەڵام هەر ئەو کوردانە دەیانزانی ئەمریکا کوردی تووشی چمەینەتیەک کردووە. ئەمریکیەکان بەڵێنی پشتیوانیان بە کورد لە سووریادا، بەڵام ڕێکەوتنێکیان کرد و دواتر پشتیان لە کورد کرد. کوردەکان ژیرن، بۆیە ئەزانن ئەمریکیەکان کاسبکارانە مامەڵە دەکەن و وەفایان نییە. هەڵبەتە هێزە چەکدارەکان بە گروپەکانی کوردیان وتووە هەڵە بکەن بەرپەرچتان دەدەینەوە. ئەوان هەستیان بە پش و درێژی هێزەکانی ئێمە و بێوفایی ئەمریکیەکان کردووە، بۆیە ئەوەش سەری نەگرت. هەندێک لە لێپرسراوانی ئەمریکا پەیوەندیان بەو هێزە کوردانە کرد و پێیان ڕاگەیاندن کە پشتیوانیان لێ دەکەن، بەڵام نەیان توانی و ئەوانیش تێگەیشتن کە ئەوە هەوڵێکی فێڵکارانەیە، بۆیە ئەوەش سەری نەگرت. آنستان و اونها هم فهمیدن که این یه اقدام فریبکارانه است. جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران پێی نایە هەفتەی دووەمەوە. تا ئێستا ئێران نزیکەی 3000 موشک و درۆنی هاویشتووە. فەرماندەی ناوەندی ئەمریکا سێنتکۆم ئەڵێت لە 28 دووەوە 3000 ئامانجیان لە ناوخۆی ئێران پێکاوە. لە بەرامبەری ئێران نزیکەی 2700 موشک و درۆنی هاویشتووە.
بەپێی ئەمارەکانی مانگی سووری ئێرانیش 9600 شوێنی مەدەنی و 8000 باڵەخانی نیشتەجێبوون بەوەی هێرشەکانەوە زیانیان بەرکەوتووە. بەپێی ئەمەری پەیمانگای لێکۆڵینەوەی استراتیژی نێودەوڵەتیش لە 100 ساعتی یەکەمی ئۆپراسیۆنەکەیە پێچووی شەڕ لە دژی ئێران 3 ملیار و 700 میلیۆن دۆلاری تێپەڕانوە، یعنی لە ڕۆژێکە نزیکەی 891 میلیۆن دۆلار. پەیمانگاکە پێشبینی شەکات لە ڕۆژانی داهاتووە هەردوو لا بۆ کەمکردنەوەی خەرجی شەڕ پەنا بۆ بەکارهێنانی چەک و تەقەمەنی هەرزانتر ببەن و تەکنیکی شەڕ بگۆڕن. وتەبێژی سوپای پاسدارانی ئێران ئەڵێت لانی کەم تا 6 مانگی تر توانای بەردەوامیدان بە جەنگیان هەیە و ئامادەن ڕوبەڕووی هێرشەکان ببنەوە. محەممەد نائینی وتەبێژی سوپای پاسداران ئەڵێت ئەگەر جەنگ بەم شێوەیی ئێستا بەردەوام بێت هێزە چەکدارەکانی ئێران لانی کەم تا 6 مانگی تر ئەتوانن بە هەمان شێوەی ئێستا بەردەوام بن لە شەڕکردن و ڕوبەڕووبوونەوەی هەموو هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل. نیروهای مسلح هێزە چەکدارە بەهێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران دەتوانن لانی کەم تا 6 مانگی تر بەردەوام بن لە شەڕکردن. هەموو ئەو موشەکانی تا ئێستا بەکارمان هێناون لە نەوەی یەکەم و دووهەمن. ئەو موشەکانەیش کە لە ساڵی 2012 یان پێش 10 ساڵ پێش ئێستا بەرەمهێنراون بە هیچ شێوەیەک تا ئێستا بەکارمان نەهێناون. سنتکۆم داوا لە هاوڵاتیانی ئێرانە کات لە ماڵەکانیانە بمێننەوە ئەڵێت دەسەڵاتدارانی ئێران ژیانی هاوڵاتیانی مەدەنیە خەنە مەترسیەوە. فەرماندەیی ناوەندی ئەمریکا سێنتکۆم لە ڕاگەیاندراوێکە بڵاوی کردوێتەوە ئەڵێت دەسەڵاتدارانی ئێران ژیانی هاوڵاتیانی مەدەنیە خەنە مەترسیەوە و بەمەبەست ئەو ناوچانی نیشتەجێبوونی زۆری هەیە بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنە سەربازیەکان و هەڵدانی درۆن و موشک بەکاریهێنن. بۆ ئەو مەبەستەش سێنتکۆم داوا لە هاوڵاتیانی مەدەنی ئێرانە کات لە ماڵەکانیانە بمێننەوە. ئاماژەی بۆەش کردووە بە پێی یاسای نێودەوڵەتی ئەو شوێنانەی بۆ مەبەستی سەربازی بەکارهێنرێن ئەبنە ئامانجی سەربازی لە شەڕا. سێنتکۆمەژڵێت سوپای ئەمریکا هەموو ڕێوشوێنێکی پێویستی گرتوۆتە بەر بۆ پاراستنی هاوڵاتیانی مەدەنی، بەڵام ناتوانێت گەرنتی سەلامەتی ئەو هاوڵاتیانە بکات کە نیشتەجێی نزیک دامەزراوە سەربازیەکانی ئێرانن. سەوحەفە دیبلۆماتکار و هاوڵاتی ئێرانی لە ڕێگەی فڕۆکەیەکی رووسیەوە لە بەیروتەوە گەڕێنرانەوە بۆ وڵاتەکەیان. لە پرساوێکی بەڵای حکوومەتی لوبنان ئەڵێت درەنگانی شەوی ڕابردوو سەوحەفە هاوڵاتی ئێرانی کە دیبلۆماتکار و کارمەندانی باڵیۆزخانەی ئەو وڵاتەشیان لە بەیروت تیا بووە بە فڕۆکەیەکی رووسی لە بەیروتەوە گەڕێنراونەتەوە بۆ ئێران. ئەو هەنگاوەش دوای ئەوە دێت کە سوپای ئیسرائیل چەند فەرماندەیەکی ئێرانی لە ناوچەی ڕەوشە لە بەیروت کردە ئامانج. ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵێت داوایان لە رووسیا کردووە زانیاری سەربازی نەداتە ئێران، بەڵام دۆناڵد ترامپ ئەڵێت هێشتا هیچ ئاماژەیەک نییە مۆسکۆ هاوکاری تارام کات لەم شەڕەیە. لە بەرامبەریشا وەزیری بەرگری ئەمریکا جەختی کردوێتەوە بە وردی چاودێری ڕەوشەکەکەن. هەرچەندە رووسیا و ئێران خاوەنی هاوبەشی استراتیژن، بەڵام ڕێکەوتنەکەیان پابەندی بۆ دەستوەردانی سەربازی ڕاستەوخۆ لە کاتی هێرشا لەسەر نییە. ڕاستە خۆشمە لای تۆڕی پەیامێرانی کورسادمی وزدەبەغا لە هەولێر لە سلێمانی بابزانین ڕەوشی شارەکانی هەرێم و بەغا چۆنە پاش ئەوەی دوێنێ هەولێر و سلێمانی بردومان کران بە درۆن. ئەچما بەغدا بێستون سەلام بەرپرسی نووسینگەی کورسادمی وزم لەگەڵا بێستون شەو باش دۆخی ئێستای بەغا چۆنە؟ خاوان ئەمڕۆ ڕۆژێکی ئارام بوو لە بەغدای پایتەخت و لە پارێزگاکانی باشووری عێراق تەنها کە موشکێک لە نزیک قوتابخانەیەک لە بەسڕە کەوتو بۆ خوارەوە. لە بەرەبەیانەوە تا ئێستا تام کاتەی قسە لەگەڵ ئێوایەکەم هیچ ڕووداوێک یا هیچ هێرشێک نەکراوەتە هیچ ناوچەیەک لە عێراق. تەنها شەوی ڕابردوو لە کاتژمێر 12:40 خولەک
بڵێن قاعدەی ڤیکتۆریا کرایە ئامانج دوای ئەوە سێ جاری دیکە کرایە ئامانج هەتاکو و سێی بەرەبەیان لەو کاتەوە تا ئێستا هیچ ڕووداوێک ڕووی نەداوە و هیچ هێرشێک نەکراوە تا سەر عێراق و پارێزگاکانی ناوڕاست و باشووری عێراق ئەمە لە کاتێکدایە دوێنێ هێرشەکان زۆر چڕ بوو و تەنانەت باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدای پایتەختیش کرایە ئامانج بەڵام لە ڕێی دوو موشەکەو بوو نەکەوتە نێو باڵێۆزخانە کەوتە تەنیشتێ و کە شوێنی نیشتنەوەی هەلیکۆپتەرە و هیچ زیانێکی گیانی بەدواوە نەبووە ئەمە بۆ لە ڕووی سەربازی و لە ڕووی دۆخی ئەمنیەکەیەوە بەڵام عێراق لە ئێستادا بەر لە زیاد لە کاتژمێرێک بانکی ناوەندی عێراق هەندێک دڵنیایی یا بە چ بازرگانان چ باوڵاتیان و موچەخۆران باسی لەوە کردەوە کە بۆ ماوەی 12 مانگ ئەوان پارەی بیانیان هەیە لە بانکی مرکزی و هیچ گرفتێکیان نییە و ئەگەر یعنی کاڵێ 12 مانگ ئەگەر هیچ تعاملێکی دارایی نەبێت لە یاخود دۆلاری کە نێتە عێراقەوە ئەوان تا 12 مانگکە هیچ گرفتێکیانی وە ئەوان باس لەوەکەن بانکی ناوەندی عێراق هیچ گرفتێکی نەختینەی عێراقیشان نییە و بانکەکان بە شێوەیەکی زۆر ئاسایانە کارەکانیان خۆیانەکەن و موچەش دابین کراوە و هیچ گرفتێک نییە لەلایەکی دیکەوە بەڕێوبەری گشتی دەواازە سنوورەکانی عێراق باسی لەوە کردووە کە 24 کاتژمێرە 24 کاتژمێر لە ڕۆژێکدا دەواازە سنوورەکان کارەکەن ئەگەر لە حاڵەتێکیشا دەواازە سنووری بەحرەکان داخران ئەوە دەواازە سنوورەکانی دیکە کارەکانی خۆیانەکەن و هیچ گرفتێک نییە لە هاوردۆ هەناردەکردن ئەمە وای کردووە کە تا ڕادەیەک بازارەکان بەرەو ئارامتر بڕاچکە لە چەند ڕۆژی ڕابردووە هاوڵاتی و شەقامی عێراقی زۆر ترسیان لەوە بۆ کە بۆی ئەم شەڕێکە لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلە گرفتێکی زۆر گەورە بێتە نێو عێراق لە ڕووی ئابووری و لە ڕووی بازار و بڵێن کاڵا و شتمەکەکان کە بێنە بازارە بۆیە ئەمە دڵنیایی زیاتریدا بە هاوڵاتیان و ئەم بەیاننامەی بانکی ناوەندی عێراق کاریگەریکی زۆری مەنیم بۆ کە سوتەمەنی لە هەرێمی کوردستان گران بووە سوتەمەنی لە هەرێمی کوردستان گران بووە لە عێراق لە بەغا سوتەمەنی گران بووە باسی بنزینەکەم باسی گازەکەم باسی غازی شلەکەم LPG ئەمانە چۆنن لە بەغا خاوەن هیچ گرفتێکی سوتەمەنی لە بنزین لە گاز لە LPG نییە تەنها غازی ماڵان ئەویش وەکو باسەکرێ تۆزێک گران بۆ بەوەی ئەوەی کە کەم بۆتەوە لە بازارەکان ئەگەرنا دۆخەکەی زۆر باشە و بە نرخی جاران دەفرۆشێ و هیچ گرفتێک نییە لە سوتەمەنی لە بەغدای پایتەخت و پارێزگاکانی باشوور هەندێک جار لە بەسرا گرفت دروست بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرە گیرا بۆ بنزین و ئەوش بەپی ئەو زانیاریانی کە دەستێ مەکەوتووە لە وەزارەتی نەوتی عێراقی ئەو گرفتەی شارەسەکرا هیچ کێشەیەک نییە و بەپی ئەوەی کە وەزارەتی نەوتی عێراقی باسیەکە ئەوان بڵێن مەخزوونێکی زۆریان هەیە و بەشی چەندین ڕۆژەکە بۆ هەموو پارێزگاکانی عێراق سپاس دەکەم بێستون ئەچمە هەولێر بڕیار محەممەدی پەیامێرمانم لەگەڵای وا دیارە ئەم شەو لەخوا بەزیابێت هەولێر ئارامە بڕیار باسی ئەمڕۆی هەولێرم بۆ بکە هیچ هێرشێکی درۆنی هەبوو تا ئێستا دواتر باسی سوتەمەنیم بۆ بکە گاز نەوت بنزین نرخەکانیان چۆنە و دۆلار چۆنە لە هەولێر لە ئێستاە خاوەن دیارە لە دوای سعات 12 شەوی ڕابردوو تاوەکو ئێستا هیچ هێرشێکی درۆنی و موشەکی نەکراوەتە سەر ئاسمانی پارێزگای هەولێر بە دیاریکراوی سەر ئاسمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دیارە لە دوێنێ شەو بە تایبەتی لە سعات 5:35 خولەکی ئێوارەی دوێنێ تاوەکو سعات 12 شەو زیاتر لە 10 هێرشی درۆنی و موشەکی کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەروەها کۆنسولخانەی ئەمریکا بەڵام زۆرینەی هێرشەکان بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بوو بەو هۆیەوە زیانی گیانی هەبووە زیانی مادیشە بوو بەڵام لە دوای تێپەڕبوونی ئەو چەند کاتژمێرە تاوەکو ئێستا هیچ هێرشێکی درۆنی و موشەکی نەکراوەتە سەر ئاسمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و کۆنسولخانەی ئەمریکاش دەتوانم بڵێم لە دوای دەستپێکردنی شەڕ لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ینی ئەمە یەکەم جارە بەو شێوەیە هەولێر تاوەکو ئێستا ئارام بێت هەرچەندە لە پێشووتردا چەند سەعاتێک ئاوە ئارامی بەخۆیەوە دەدیت بەڵام یەکەم جارە دوای
ساعاتە شاری هەولێر ئاوە بە ئارامی بمێنێتەوە و دوێنێش پارێزگاری هەولێر لە ڕێگای کورسات نیوزەوە دڵنیایی داخەڵکی هەرێمی کوردستان کە هێزەکانیان ئەو شوێنانە بکەوێت کە کاتێک پارچەی درۆن و موشکەکان دەکەونە خوارەوە. لەبارەی سوتەمەنیشەوە دیارە هیچ گۆڕانکاریەکی وان نییە بەتای ڕۆژانە لە ڕێگای ئەو بەنزیخانانەی کە زیاتر لە 25 بەنزیخانە لە سنووری پارێزگای هەولێر بنزینی پاڵپشتیکراوی حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆتەوە غازی ماڵانە یعنی پێشووتر بۆ هەر بوتڵێک غاز 8500 دینار تاوەکو 10000 دینار بوو بەڵام لە دوای دەستپێکردنی ئەو شەڕ ینی ئێستا لە هەولێر ئەگەر کەسێک بێ بوتڵێک غاز بکرێت ئەوە بە 15000 تاوەکو 20000 دینار دەبێت یەک بوتڵ غاز بکرێت ینی ئەوەی کە زۆر گۆڕانکاری کردووە تەنها ئەمەیە لە بابەری لەبارەی بوو نرخی دۆلار بەرز بوو بەرامبەر بە دیناری عراقی بەڵام دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک نرخەکە ئێستا بە شێوەیەکی کۆنتترۆل ماوەتەوە لە بەرامبەر هەر 100 دلارێکی ئەمریکی بە 1500 کردنەوەی بازاری ئاڵگۆڕی دراوە لە هەولێر نرخەکە وەکو خۆی لێ هاوەتەوە وەکو ڕۆژانی ڕابردووە. بڕیار هاتوچۆی هاوڵاتیان بۆ بازارەکانی هەولێر بوو چونکە هێرشێکی هێزگار زۆر وە فراوان کرایە سەر ئاسمانی هەولێر بۆیە دوێنێ شەقامەکانی هەولێر چۆڵی پێوە دیار بوو بازارەکانی هەولێر چۆڵی پێوە دیار بوو بەڵام ئەمڕۆ ینی دۆخەکە ئاسایی بۆتەوە وەکو ئێستاش کە لە دیمەنەکانی پشتی منەوە دەیبین ئەمریکێکە لە شەقامەکانی هەولێر کە قەرەباڵغی پێوە دیارە هاتوچۆی خەڵکی لەسەرەوەیە ینی هەر وەکو ڕۆژانی دیکەی ئاساییە هیچ گۆڕانکاریەکی دیکە نەبووە بڵێ گۆڕانکاریەک بۆ بێت بە تایبەتی کاتێکە هێرشی فراوان دەکرێتە سەر ئاسمانی کوسڵخانەی ئەمریکا لە هەولێر هەندێک جموجۆڵی هاوڵاتیان لەسەر شەقامەکان کەمتر دەبێتەوە بەڵام دواتر جموجۆڵەکان ئاسایی دەبێتەوە دەتوان بڵێن بە شێوەیە کە ئێستا خەڵک ڕاهاتووە لەگەڵ دۆخەکە کاتێک کە دەنجی درۆنەکە دێتن و دەزاندرێت لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و کوسڵخانەی ئەمریکاوە بەرپەس دەدرێتەوە بۆیە دۆخەکە تا ڕادەیەکی زۆر ئاسایی بۆتەوە لە پارێزگای هەولێر. بڕیار سپاس دەکەم لە هەولێرەوە چمە سلێمانی هێمن کەمالم لەگەڵا هێمن شەو باش لەکوێی سلێمانیت بارودۆخی ناوبازاری سلێمانی چۆنە جوڵەی هاوڵاتیان چۆنە بنزین نەوت گاز نرخەکانیان چۆنن جێگیر بوونیان بەرەو بەرزبوونەوە یان بەرەو نزمبوونەوە ئەڕۆ. بەڵێ خاوەن شوی ئەو بینەران باش خاوەن ئێمە سال لە شارڕەی سالمین یاخودە و شوێنەی کە شوێنێکی دیاری شاری سلەیمانیەوە بەوە ناسراوە سەهۆڵەکە دیارە ئێرە شەوانە تا درەنگ کراوەیە ئەوکات نێو بازاری سلەیمانیش بە تایبەت دەوری مزگەوتی گەورە و شەخامی مەولەیە و شوێنانش تا درەنگانی شەو بە هەمان شێوەش ئەوێ کراوەیە هاوڵاتیان جوڵەی ئاسایی خۆیان دەکەنەوە تا ئەتوانین بڵێن ئەم شەو شوێکی تەواو جیاوازە هاوجوڵەی هاوڵاتیان ئاساییە لە نێو شەقامەکانی شاری سلەیمانی ئەوکا لە نێو شەقامە گشتەکان جوواتا جوڵەی ئۆتۆمبیلیش و جیاوازە شەوی دوێنێ چۆک دەزانی درەنگانی دوێنێ شەوی ڕابردوو چەند هێرشێکی درۆنی کرایە سەر شاری سلەیمانی چەند شوێنێکی دیاری کراوە بوو بەڵام ئەم شەو خۆشبەختانە ئاسایی شتێک نییە و هاوڵاتیان زۆر بە ئاسایی و بەبێت ترس و دوودڵی دێنە دەرەوە بازاری خۆیان بوێت یاخود گەنجان بیانە بێنێرە دێنێرە وەک دەبینی لە پشتیمنەوە جوڵە ئاساییە ئەوکاتەوەی کە هەیە دیارە هەل لە سەرەتای سەرهەڵدانی ئەم شەڕی نێوان ئیسرائیل و ئێران و ئەمریکا هەل سەرەتای دەستپێکی شەڕەکە کە زیاتر هەفتەیەکە تێپەڕیوە بە سەرین وەک دەزانین شەمەی ڕابردووە ئەمڕۆ یەک شەمە نزیکەی 9 ڕۆژە ئەوەی هەبوو کە ئەو گۆڕانکاریانەی کە لە بازاردا بەخۆ بینی زیاتر لە بەهای دینار بوو بەرامبەر بە دۆلار کە بەهای دۆلار بەرز بووە بەرامبەر بە دینار هاوکات بە ئەوی کارنەکردنی کێڵگەی غازی کۆرمۆر ئەوەی چێکەلە و کاریگەریانەی کە هەبوو لەسەر پێدانی کارەبای نیشتیمانی با وڵاتیان کە کارەبا کەم بۆ کاریگەریەکانی جەنگ بوو کات ڕوویکردە هەرێمی کوردستان هاوکات لە ئێستاشدا ئەوەی کە هەیە نرخی سوتەمەنی چەند ڕۆژێکە گۆڕانکاری بەخۆ بینیوە بەرزبوونەوەی بەخۆ بینیوە هەم بنزین هەم گاز هەم غازی LPG واتە ئەوانەی کە پێویستی ڕۆژانن بە تایبەت شۆفێران کە بەکاری دێنن بەڵام ئەوەی کە سەرەکیە بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرز بۆتەوە چکە بنزینوانە نزیکەی 50 دینارێ بەرز بۆتەوە بەڵام ئەوەی کە زیاتر بەرز بۆتەوە غازی LPGە کە لە ئێسادا نرخەکەی گران بۆ چۆتە 900 دینار واتە لە ڕابردوودا پێش سەرهەڵدانی ئەم جەنگەی کە هەبوو بە 650 دینار تا 600 دینار بوو بەڵام وردە وردەیتر نرخەکەی گۆڕانکاری بەسەر دەها بە جۆرێک لە ئێسادا
نرخەکەی زۆر گران بۆ دیارەوەش هۆکارەکەی بۆ دەگەڕنەوە کە لێسادا کێڵگەی غازی کۆرمۆر ئیش ناکەم بۆتەوەی کە بڕە غاز لە نێوخۆدا کەم بێتەوە ئەگەر چی ئەو ئۆتۆمبیلانەی لە ماوەکانی ڕابردوودا بە کۆڵانەکاندا دەگەڕانەوە غاز دەفرۆشن با وڵاتیان ئەم ئۆتۆمبیلانە هەیە دیارە لێرە لەلایەن قاپقامێتی سلەیمانیەوە شوێنێک دیاری کراوە بۆ ئۆتۆمبیلانەکە لای بەنزیخانەی بینایی هاوڵاتیان دەتوانن ڕۆژانە لێ بچن غازی خۆیان گوڕن بەڵام تا ڕادێک لە هەندێک گەڕک هەر چۆنەڵی باستەم هاوڵاتی هەیە غازەکەی دەستپێ بەڵام ئەگەر بیوێ بچێتە بەنزیخانە بەڵام ئەمە ئەو غازە و کاتە بتڵەگە چکۆک دەزانین یاڵپیجی لە نێو بەنزیخانەکانیشدا هەیە بەڵام نرخەکەی گرانترە بە دیسکەی 900 نارەواتە بۆ وەرخازێک نزیکەی 20,000 دینارێک دەکەوێت ئەگەر هاوڵاتی بوێ لە لای ئۆتۆمبیلەکان نەیگۆڕێت چکە ئەو ئۆتۆمبیلانە وەک ئاماژەمان پێکردبووی ئەو قەیرانەوە کەم بووەتەوە لێسادا دەتوان هاوڵاتیان ڕۆژانە چ لای بەنزیخانەی دۆخی نێو بازار و هاوڵاتیان ئاساییەوە شەخامەکان دەبینی بە ئاسایی ئۆتۆمبیل و هاوڵاتیان و هاتوچۆی خۆیان دەکەن بەڵام دیسکی ئابووری زریانم کاتەوە باش سڵاو لێ بەخاوەن ماندوو نەبی سپاس دەکەم لەگەڵ جەنابتە لە کاتێکە لە پایتەختەکانەوە بڕیاری جەنگە درێت ئەمەوێت لەگەڵ تۆیە ئەم گفتوگۆیە بکەین لە کاتێکە کە بەرهەمهێنانی نەوتکەمە بێتەوە هەناردەکردنی لە گەروی هەرموو ئەوەستێت ئەمە چ کاریگەریەکی لەسەر سفرەی من و تۆی هاوڵاتی کە ئێمە بێت دەسەڵاتی لەم جەنگەی لە نێوان ئێران لەلایەک و بەرەی ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی تر هەیە خاوەنەوەی کە تۆوتت زۆر تەواوە بەڵام من ئەمەوێ هەندێک هەواڵی خۆشیش بم بە هاوڵاتیانمان دوێنێ هەر لەم شوێنە من و تۆ باسیەوەمان کرد پێم وایە بۆ یەکەم جار و یەکەم میدیاش بین باسمان کردوتمان غاز لەسەر هاوڵاتیان گران بۆ LPG کە هاوڵاتیان بەکارهێنن باسیەوەمان کردوتمان تەنانەت بۆ 20,000 دینار بەرز بووەتەوە هەر 125 بەرز بۆ پێشتر 1 لیتر خازی LPG بە 400 دینار بوو دوێنێ لە سلێمانی دوێنێ شەو بە 900 دینار بوو یان لە 125 خاوەن هەر لە هاوکارەکانی خۆمان با دوور نەڕۆین کاکشکوری کامێرامانمان دوێ شەو کڕبی بە 22,000 بەڵام خۆشبەختانە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی لەگەڵ ئاسایشی ئابووری هەستاون بە چارەسەرکردنی ئەم کارەوە ئەو چارەسەرە کە دۆزیویانەتەوە 5 بۆ 6 کۆمپانیا لە کەرکووکەوە غازەهێنن ئێستا ئاسایی ئەگەر هاوڵاتیان بێت و دیسان دڵە ڕاوکێنەیانگرێ لە بەرەوەی کە ئەڵێ هەر بەو قەبارەیە کە پێش ئەم جەنگە غازمان بۆ ئەهات ئێستا غاز دەبوارێمی بۆ سلەیمانی بۆ سنووری سلێمانی پێویست بە نیگەرانی ناکات دەربارەی سفرەی هاوڵاتیان پرسیت خاوەن خۆشبەختانە هەتاوەکو ئێستا کەلوپەل گران نەبووە جەخلەوە ئەکەنەوەڵێن هەرکەس گرانی بکار و بڕی یاسای ئەکەنەوە لەبەرەوەی کە من لێرە چەندین جارلایانی پەیوەندیدارم بان کردووە دڵنیایی ئەدەن لەوەی کە ئەڵێن کۆگاکانمان هەتاوەکو 6 مانگی تر پڕە بە هاوڵاتیان خەمیان نەبێ با نەشڵەژێن با ڕوو نەکەنە بازاڕەکان بۆ ئەوەی کە خواست بەرز ببێتەوە کە خۆی خواست و خستنە ڕوو یاسای بازاڕە هەرچی ئەوان زیاتر بکڕن زیاتر نرخەکان بەرزە بێتەوە لەم هەواڵە ناوخۆیە خاوەن با لێرە لە ئینفۆگرافیکێکا دوێشە و باسی بوو شەهرت لێ پرسیم وتت بوو شەهر کوێیە گرنگیەکەی چییە وتم شادەماری ئابووری و بازرگانی وزەی ئێرانە من لێرە داتەوە ژمارە بۆ هێناوی شیەکەم و دواتر دێم ئۆلاش ئەمەوێ زیاتر باسی گەروی هورمز بکەم بە داتا و ژمارە وەکوتم دوێشە و باسم کردوتم شادەماری ئابووری و وزەی ئێرانە لێرە بە داتا و ژمارە بە چارت بۆتان باسەکەم کە بۆچی ئەوەندە گرنگە هەواڵێکی زۆر گرنگکە هەیە ئەڵێ ئەکسیۆس ئەڵێ ئەمریکا بەنیازە دەست بەسەر دوورگەی خارکا بگرێت من باسی بوشەهریشتان بۆکەم کە خارگ لە پارێزگای بوشەهرە کێڵگەی غازی پارسی جنوبی پارسی باشوور لە بوشەهرا کە گەورەترین کێڵگەی لەسەر ئاستی هەموو جیهان قەتەر لەم کێڵگەیە لەگەڵ ئێران هاوبەشە گرنگی ئەم کێڵگە غازیە چیە کە ئەڵێم گەورەترین کێڵگەی جیهانە گەورەترین کێڵگەی لەسەر ئاستی جیهان 109 یەدەگی غازی جیهان لە ئەم کێڵگەیە 150 یەدەگی غازی ئێران پێک ئەهێنێت و 170 بەرهەمی غازی ئێران لە ڕێگەی ئەم کێڵگەیەکە لە پارێزگای بوشەهرە و دوێنێ ڕۆژی ڕابردوو لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کرابە ئامانج هەناردەی وزەی پارێزگاکە بەگشتی پارێزگای بوشەهر نەک هەر کێڵگەکە کە تەرمیناڵی سەرەکیەکەی دوورگەی خارکەوەکو پێم وتن ئەکسیۆس ئەڵێ ئەمریکا بەنیازە دەست بەسەر ئەو دوورگەیە بگرێت گرنگی ئەو دوورگەیە لێرە دەرئەکەوێت کە پشکی لە هەناردەی 90% هەناردەی پترۆکیمیاش بەهای ساڵانەکەی 11 میلیارد دلارە کە 188 هەناردەی پترۆکیمیایی ئێران لە ڕێگەی پارێزگای بوشەهر و ئەو بەندەرەوە ئەنجام ئەدرێت با بچینە لای داتاکانی تر بزاین دیسان لەم بارەیەوە
چیمان هەیە ئەوەی کە لێرەیە هەیە دەربارەی پێگەی ئابووری ئەو پارێزگا لە ئێران سێم گەورەترین ئابووریە لە نێوان هەموو پارێزگاکانی ئێران ئازاین ئێران وڵاتێکی زۆر گەورە و بەرفراوانە و بوشەر سێهم گەورەترین پارێزگایە لە وڵاتە لە ڕووی ئابوووریەوە زۆرترین داهاتی تاکی هەیە بێگومان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناوەندی بازرگانی وزەیە لە نەوتەوە هەتاوەکو غازی سروشتی گرنگترین بەندەرەکانی بوشەر بریتین لە بەندەری بوشەر بەندەری ئەسەلویە کەنگان و خارگ ئەمانە گرنگترینیانن و لە ڕووی پیشەسازی ئەتۆمیشەوە یەکەم وێستگەی ئەتۆمی ئێران لە بوشەهر دامەزرا با بچینە لای داتاکانی ترمان بزین هەر لەم بارەیەوە چیمان هەیە دوورگەی خارگ لە گەروی هورمزەوە کە ئەزانین گەروێکی گرنگە و ترس و دڵەڕاوکێکی زۆری لە لای هەموو جیهان دروست کردووە 483 کیلۆمەترە و هەروەها پێگەی ئابوووریەکەی 90 بۆ 95 نەوتی ئێران لە خارگەوە بار ئەکرێت توانای هەناردەکردنی ئەم دوورگەیە 14 ملیۆن بەرمیلە و توانای کۆگاکردنی نەوتەکەشی 23 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی یەکجار گەروێکی گرنگە با بچینە لای بابەتێکی تر کە ڕێڕەوی هەناردێ لە دوورگەی خارگەوە دوورگەی خارگ زۆر پشت بە گەروی هورمزە بەستە جگە لە گەروی هورمز پشت بە چەند گەروی دوو گەروی تریژە بەستێک ئەمانش زۆر گرنگن و بەردەوامیش کە ناسەقامگیریەک دروستە بێ ناکۆکی سیاسی دروستە بە یەکسەرا ناسەقامگیری ئەکەوێتەوە دوورگانە گەروی هورمز بۆچی گرنگە دەیان جار باسمان کردو و دووبارە ژێڵێنەوە یەکێکە لە دەک گرنگترین گەروەکان لەسەر ئاستی هەموو جیهان ئەکەوێتە نێوان زەریای هندی و هەروەها کەندا وە گرنگترین ڕێڕەوی ترانزیتی وزێ لەسەر ئاستی هەموو جیهان وەکوتم گەروی هورمز ڕۆژانە 7 بۆ 20 ملیۆن بەرمیل نەوتی پیاڕوە 125 هەناردەی نەوت و غازی جیهان لە ڕێگەی ئەو گەروەوە ئەنجامەدرێ با بچینە لای گەروێکی ترکا دیسانەوە زۆر بۆ هەناردەی خارگ پشتی پێ بەسترێت ئەمیان بابلمەندە بە کە دەریای سوور بە کەنداوی ئەدەن ئەبەستێتەوە و ڕێڕەوی بازرگانیە لە نێوان ئاسیا و ئەوروپا و ئەفریقا 6 بۆ 7 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە لەم گەروەوە تێ ئەپەڕێت و گرنگە بۆ گواستنەوەی نەوتی عراقی ژیانی نەوتی عراق جگەلەوەی کە پشت بە گەروی هورمزە بەستێ ئەبێ لە قۆناغی دووەمە بەم گەرویانەوتەکەی تێ بپەڕێتنەوە کەندی سوێسیش دیسان گرنگیەکی زۆری هەیە کە دەریای ناوەڕاست بە دەریای سوور ئەبەستێتەوە و ڕێڕەوێکی گرنگی بازرگانی نێوان ئاسیا و ئەوروپای سەدادی بازرگانی جیهان لە ڕێگەی نۆکەندی سوێسەوەیە نزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە لەو نۆکەندەوە ئەڕوات و 180 گواستنەوەی غازی سروشتیش دیسانەوە لە ڕێگەی ئەم نۆکەندەوەیە کە وەکوتم نۆکەندێکی زۆر گرنگا بۆ بازرگانی نەوت و غازی جیهان ئەگەڕێمەوە لای تۆ خاوەن دەسە خۆش بێت سپاس بۆ ئەوەی کە بە جوانی و بەوردی ئەم زانیارێ وشی کردەوە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز ئەمە دیمەنی بەیروت هەیە تا تۆ ئیسراحەتەکەیت دیمەنێکی بەیروت هەیە ئەمانەوێت بۆتان بگوازینەوە ئێستا ئەمە ئاسمانی بەیروتە سەرڕای ئەوەی کە هێرشی موشکی لە ئێران و دەستپی پێکردووە بۆ ئیسرائیل بەڵام دیارە ئیسرائیل تا ئێستا دەستی نەکردوێتەوە بە موشک بارانکردنی بەیروت بە تایبەتی گەڕەکەەکانی باشووری بەیروت کە بەڕوونی پیانەڵێت ئەبێت چۆڵی کەن و ئەم شوێنانە لەبەر ئەوەی کە ئامانجی ئێمن بە بیانووی ئەوەی کە حیزبوڵڵا لەو شوێنانەیە بوونی هەیە ئەگەڕێمەوە بە لای زریانی ئاوکارم لە کەرتی لە دیسکی ببوورە ئابووری هەرکەتی ئابووری دیسکی ئابووری شکاتەوە لای خۆمان زۆر گرنگە بلومبێرگ گەڕێت بەرەمهێنانی نەوتی عێراق بە ڕێژەی لە 60 کەمی کردو بۆیە ئەو پرسیارم لەکردی ئەم کەمکردنەوەی لە 60 بەرەمهێنانی نەوتی عێراق چ کاریگەریەکێ بێت لەسەر سفرەی ئێمەی هاوڵاتی بێدەسەڵات لەم جەنگەی کە ئەیانەوێت هەموو ناوچەکەتیەوە گلێنن خاوەن بێگومانەمی کە باست کرد بەڵە ڕاستە بلومبەرگە لە 60 بەرهەمهێنانی نەوتی عێراق کەمی کردووە تا لە 3.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بۆ 1.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانە کەمی کردو اینجا ئەمە هەر شتێک نییە کە بلومبەرگ بڵێ ڕاوێژکاری دارایی سەرۆگۆزیرانی عێراقیش باسی لەوە کردووە کەمکردنەکەی چەند هۆکارێکیە خاوەن یەکەم ئەوەی کە ئەزانین بە زۆری عێراق پشت بە گەروی هورمزە بەستێ بۆیە ئێستاکە ئەو گەروە ئاستەنگی تێکەوتووە ناتوانێت هەناردێکا کە ناشتوانێت هەناردێکا یەدەگەکانیشی پڕبووە ئەو کۆگاکانی پڕبووە شوێنانە کە ئەتوانێت نەوتەکەی لێ کۆگا بکە بۆیە ئەگەر بوێ بەرهەمی بهێنێ چی لێ بکات ناتوانێت ئەوە تا بتوانێت هەناردێ بکەون ئەو ئەتوانێت کۆگای بکە بەڵام وتت چ کاریگەریەکێ بێ بێگومان خاوەنەگەر درێژە بکێشێت و عێراق نەتوانێت نەوتەکەی هەناردە بکە
قەیرانی گەورەی دارایی و بەڵام ئابووری لە ینی عێراق ڕاوێژکاری دارایی سەرۆک وەزیران مۆزر محەممەد ساڵح هەڵێت لێکەوتەکانی دوای دوو مانگ لە ئێمە دەرەکەوێت. ئێستا ئێمە مانگی سێ بۆ 4 مانگێک 4 بۆ 5 مانگێکی ترکەواتە لە مانگی 5 دەرەکەوێت لە عێراقا چی بێت و چی نابێت خاوەن تۆزێک ئەو لێدوانانەکە ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی عێراق داویەتی گەشتبینانێ تۆزێک زۆریش گەشتبینانێ هەتا هەر ئێستاش دانی بەڕاستیەکانە نەناوە خاوەن ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێکە نێوێ زۆر ترس و شڵەژان دروست بکات با من بۆ تڕۆم بکەمەوە کە بۆچی وە ئەڵێم هەر ئێستاکە هیچ ڕووی نەداوە هێشتا سەرەتای جەنگەکە هێشتا بیسمیلا لێکەوتەکانی لەسەر عێراق دەرکەوتووە لەبەرەوەی کە ئەبینین گەورەترین ئاماژە ئەوەیە کە بەرهەمهێنانی نەوتی عێراق کەمی کردووە ینی 160 ڕێژەیەکی زۆر زۆرە و بابەتێکی ترکە هەیە ئەم ڕاوێژکاری سەرۆک وەزیرانە وتوێتی ئێمە ئەگەر بێت و گەروی هورمز ئاستەنگی تێبکەوێ پشت بە نەوت هەڵگرەکان و پشت بە چین ئەبەستین کە دیسانەوە خاوەن ئەمە بابەتێکە کە زۆر خۆشبینانەیەکە لەلایەن ئەم ڕاوێژکارەوە باسکراوە لەبەرەوەی کە چین بێگومان بۆ کڕینی نەوتەکەی استراتیژی درێژخایەن لە بەرچاو ئەگرێ هەتاوەکو پێش ئێستا چین پشتی بە نەوتی ئێران و نەوتی سزادراوی ڕووسیا بەستووە بە داشکاندنێکی زۆرەوە ئەو نەوتانەی کڕیوە و ئەگەر بیەوێ بازاڕەکەی بگۆڕێ بێگومان ئەزانین کە هەمیشە چین لە ئاوەلێڵەکان ماسی ئەگرێت ڕەنگە بژاردەیەکی زیاترشی لە بەرچاوە بێ بۆ ئەو کارە و بابەتێکی تریش کە ئەوەیە دیسانەوە ڕاستە کەشتیە چینیەکان ئەویش نەک زۆر و بە ئاسایی ڕێگەی دەربازبوونیان هەیە لە گەڕی هورمزەوە بەڵام بەگشتی ڕۆشتنی نەوت وە سوتەمەنی لە گەڕی هورمزەوە ئاستەنگی تێکەوتووە اینجا ئەگەر بێ پشت بە نەوت هەڵگر ببەستێ بێ پشت بە بڵین بەندەری جیهان ئەو نەوتەکە لە ڕێگەی هێڵیبۆریۆ ئەڕوات ببەستێ ئەمەش دیسانەوە قەبارەیەکی کەم لە نەوت ئەتوانێت لەسەر ئاستی چین بوو بەڵام خۆ بریتانیا بای 2 ڕۆژ نەوتی ماوە بایدون 2 ڕۆژ غازی سروشتی ماوە بەڵێ زانیاریەکە تەواوە بابەتەکە ئەوەیە ئەمە پێمانەڵێت خاوەن تەنانەت زلهێزەکانیش تەنانەت ئابوووریە گەورەکانیش لە کاتی ڕوودانی قەیرانی ئاوا گەورە و قەیرانی ئاوانێ و دەوڵەتیە ئەکەونە مەترسیەوە پێشتر وڵاتان بۆی کە تێچوەکانیان کەم بکەنەوە لەسەر بنەمای کڕینی ڕۆژانە سوتەمەنیان ئەکڕی بەڵام ئێستا بۆ ئەوەی کە بتوانن ینی مشوری ئەم کاتانە بخۆن مشوری ئەم قەیرانانە بخۆن کۆگای ئەکەن و ڕەنگە دوای ئەم جەنگە بکەونە خۆ بۆ ئەوەی کە بتوانن زیاتر مشور لە ئابوووریەکە زریان ڕەحمان ڕۆژنامە نووس لە دیسکی ئابووری کورسان نیوز سپاس بۆ ڕوونکردنەوەی زانیارەکان سبەی شۆگەر مقدەر نەبێت شتی زیاتر باسەکەین و ڕوونیەکەینەوە بۆ بینەران و بیسەرانی کورسان نیوز سپاس دەکەم. سەرڕایی ناهەمواری ڕەوشی ناوچەکە و بەردەوامی هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران ژنان لە 8 مارسا یادی ڕۆژی جیهانی ژنانیان بەرز ڕاگرت و چەند چالاکیەکی جیاواز لە سلێمانی بەڕێوە چوون. 8 مارسە و ڕۆژی جیهانی ژنانە دۆخی ناهەمواری ناوچەکە و دڵەڕاوکی هاوڵاتیان هۆکارێک نییە تا ڕۆژی جیهانی ژنان لایەت بکرێت و لە سلێمانی بە چەند چالاکیەکی جیاواز ڕۆژەکە بەرز ڕاگیرە. ئێرە ناوجەرگەی شارە و ژنان بۆ خستنەڕووی توانا و لێهاتوویەکانیان لە پێشانگایەکدا بەرهەمەکانی خۆیان لە جلی کوردی و سەر و بەست و ملوانکە و دەستبەنەکانیان نمایش دەکەن. خۆم هەمیشە هەر هەڵیەوەما و حەزێکمان هەیە ئێمە ئەڵین لەم ڕۆژەیە کە ئێمە لە ساڵێکە یەک ڕۆژمانێ ئەبێت چالاکێکمان هەرە بێ و سپاس بخواش ئەمڕۆ چالاکێکەمان ساز کرد. بە بۆنەی 8 مارسەوە پیرۆزبایی لە خۆم و لە هەموو خانمانی جیهانەکەم ئینشاءڵڵا هەموو ڕۆژێکیان هەر خۆشی و شادی بێ. ئێمە چەند خانمێک کۆبوونەتەوە لە قاوەخانی کولتوری سەرا بە کاری دەستی بەشداریمان کردووە هیوادارین سەردانوان بکەن. ئەمەش ڕێوڕسمی تۆڕی 8 مارسە لە ڕۆژی جیهانی ژناندا لە بەردەرکی سەراوە بەڕێپێمان بۆ بەردەم باخی گشتی بەڕێدەکەون و خەڵاتی یەکسانیش بەخشرایە پارێزەر و چالاکوان ڕازاوگوڵێ وەک براوەی ساڵی 2026. بێگومان ئەم خەڵاتە بۆ من وام لێ ئەکات کە بە گڕوتینێکی نوێوە بە گڕوتینێکی زیاترەوە بەردەوامم لە داکۆکی کردن لە ڕوبەڕووبوونەوەی بربەستەکان ئەم خەڵاتە بۆ من پڕ بەمانایە بە نرخە هێزم ئاياتێ پشتیوانیە بۆ من
و هەموو ئەو کارانەی کە لە ڕابردووە کردومە جارێکی تر ئەم خەڵاتەوە لە من ئەکات کە من هەموو داهاتوش بۆ ئەم بوارە دەرخام بکەم. هەشتی مارسی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی ژنان ناسراوە. لەو ڕۆژەدا لە بەشێک لە وڵاتان پشووی ڕسمی دەبێت و بەگشتیش لە سەرتاسەری جیهاندا چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت. دنیا ماجد، کورتسات نیوز، سلێمانی. ڕۆژی جیهانی ژنانەوە بە دەست پێشخەری کۆنگراستار دایکی لە قامیشلۆ زیندانیان گرتبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا و داوای ئاشکراکردنی چارەنووسی ڕۆڵەکانیان و جێبەجێکردنی ڕێککەوتنی ئازادکردنی زیندانیانیان کرد کە تا ئێستا زیادە 1070 کەسیان لە زیندانەکانە ماونەتەوە و دایکان بە ئازارەوە چاوەڕوانی گەڕانەوەیانن. ببوونەیە ڕۆژا ژنێ یا جیهانی و سەرڤە خوێندنە کۆنگراستارێ و هەن ڕێخستنێن ژنان دایکێن وان کەسێن یەنگۆ دیلن ئان هێسیرن لەجەم ئارتێشا سووریایê مێتینگێکە لە باژارێ قامشلۆ لە دارخستن و دۆزا بەردانا زارۆکێ خوا kirin û diyarîkirina çarenivîsa wan ji wan kesên pêwîndar e. Kurê me wek xurtê bî welatî sax mecbûrin welatê xwe parêzin xebatekî bikin. Pazdeyê mehê ji malê derket, hevdeyê mehê nema xuya kir. Îro pêncî û di rojê wan em wek veqa dayîk em dewa zarokê xwe dikin. Yani tu guneh nekirina û tu xeletî nekirina parastina welatê xwe dikin. Em dixwazin wa berdin em dewa zarokê xwe dikin. Diyasiyamend yek ji wan dayîkên kezebşewitiye yêgo ev bûye nêzî di mehan çarenivîsa kurê wê nediyar e doza berdana layê xwe dike û dibêje êdî bes e. Silavê xwe ji wan dişînin ez Siyamet dixwazim Siyamet di hebsa meyadîn Seraya de yê Siyamedê xwe dixwazim zilayê xwe dixwazim ev di mehlayê min girtiye û ez dixwazim layê min berdin layê min bêje min ez layê xwe bibînim mane besê me heya kengî agir ke zeba me ket ke zeba me şewitî walla ne şeva me şev ne roja me rojiya ez ê bigî recê ji we dikim û lê layê min berdin û lê layê min bi xêr û silamê ji wir bînin ez layê xwe dixwazim ez tişkî naxwazim layê xwe dixwazim. Tevî wêrê keftina 29 Yenayîrê di navbera Hêzên Sûriyayê Demokratîk de û hikûmeta Dîmeşqê ta êsta nêzî 1007 kes ji şervanan û kesên sivîl yên deverê dîlin an hêsîrin li cem hikûmeta Dîmeşqê. Ji bilî wan kesên yên jiyana xwe ji dest dane û şehîd ketine. Dara berekat, Kurtsat News, Kamşlu. بارمەتی هاوکارانم ڕووماڵی ئەم 2 ساعتەمان تاو سەری ساعات هاوکارانم زانا و دکتۆر مۆمن لەگەڵتانە بن بۆ ڕووماڵی چرکە بە چرکە و سات بە ساتی جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیل. خی گەورەتان لەگەڵ بێت.